بەڕێزان ئێمە فەرمانبەری گرێبەستی گەشەپێدانین لە وەزارەتی تەندروستی. حکوومەتی هەرێمی کوردستان لێبڕاوانە بەردەوامی لە کارکردن بە پێی دوایین ئامار ژمارەمان 1125 کەسە. ماوەی خزمەتمان زۆربەمان 11 ساڵ زیاترە و لە 11 ساڵ کەمتریشمان تایە. لەسەر جەم کاتە سەختەکانە وەک دۆخی سەختی دارایی و نەبوونی موچەی لێبڕین و پاشەکەوت و خۆگونجاندن لە شەڕی دژی تیرۆریستانی داعش و لە پاتای نەگریستی کۆڕۆناوە سەرەڕای نەبوونی لێبڕین و پاشەکەوت سەرەڕای نەبوونی هیچ مافێکی فەرمانبەری هەمیشەیی، بەڵام بۆ پەڕی لە خۆبردن و لێنەبراوانە دڵسۆزانە ئەو ئەرکە زۆر و سەختانەمان تێپەڕاندەوە و سەرشارمان جێبەجێ کردووە. بەڕێزان سەرەڕای دڵسۆزی و پشتیوانی بەردەواممان، بەڵام تا ئێستا پەراوێستراوترین چینین. بە فەرمانی ڕاستەوخۆی سەرۆکی حکوومەتی هەرێم بە بڕیاری ژمارە 264 ئەنجومەنی وەزیران لە 25 نۆی 2024 بڕیاری بە هەمیشەیمان درا. ئێمە دڵمان زۆر بەو بڕیارە خۆش بوو، هەستیمان بوونمان ڕوایەوە. پاش ڕاوانەدەکردنی بۆ ئەنجومەنی ڕاژە وەزارەتی دارایی بە ژمارە 145 بەداخەوە ئێستا فەرمانبەرانی گەشەپێدانی لێ دەرهێنراوە بە بیانووی ئەوەی کە ئێمە بوجەمان سەر بە وەزارەتەکانە و کتابی بوجەمان نییە. ئەمەش لە ڕاستیدا قابلی قبولکردن نیە و ستەمێکی گەورەیە لە ئێمە و کەرتی تەندروستی. هەرچەندە لە ساڵی 2019ەوە گەشەپێدان لە جێدانان و دامەزراندنی ڕاگرتووە بە پێی ڕێنمایی ژمارەدەی 2019 کە بۆ ئەوەی ئێمە بخێنەوە سەر دارایی. لێرەوە لە سەرجەم لایەنە پەیوەندیدارەکان ڕادەیگەین با ڕوون و ئاشکرا بەڕوون و ئاشکرایی وردەکاری ئەم بابەتە ڕوون دەکەینەوە. ئێمە گرێبەستی گەشەپێدان بکەنە ڕیزی گرێبەستی ئاسایی و کۆتایی بەم دڵە ڕاوکێیە بێنین. بە پێچەوانەوە بە هەدەردانی خزمەتی چەند ساڵەمان کاردانەوەی دەبێت و خۆپشاندان و مانگرتنی گشتی لە کەرتی تەندروستی ڕادەگەینین.